سۆراخی تەرمی ئەو ژنە بکەن بۆ خاتری نیشتیمان چەکی خستە شان ڕۆحی پیرۆزی بەخشی بە وڵاتەی مانگە شەویشی من ناباتەوە بۆ خەیاڵێکی شێعری چون دڵنیام لە دامەنی مانگیشدا ژن تاریکی کراوەتە بەشی هەر ژنە دەبێتە قوربانێکی ئەبەدی لە سەردەمی حەکومڕانی تاریکی ئەو دەمەی بەرگی شەرەف کرایە بەر عاشق بوونی ژنێک و قەڵقەی پێکەنینی بە فیشەکێک لێکب کرا لە وەختەوە پێنووسەکەشم بە مەینەتیەکانی ژن ئاشنا کرا ئەمەوێت لەو چوارچێوەیەدا قسە بکەین کە ئێمە وەکو تاک چی پێشێر دەکەین لە چوارچێوەی مافی مرۆڤدا و ئێمە وەکو تاک ئەو مافانەی کە ئێمە پێویستە بە نەسیێنی هەم لە خاکی کوردستاندا هەمیش بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا چییە لەسەر ئەوە قسە بکەین پێم وایە بۆ جۆرە دەتوانین باشتر سەرکەوتوو بین چونکە واقعێکی سیاسی نەتەوە یەکگرتوەکان هەیە ئەویش ئەوەیە هەمیشە جاڕنامەی مافی مرۆڤ لە کاتێکە ئەبینرێت کە ئەو لە پێکهاتە سیاسیەکانی خۆیدا لە ڕێککەوتنە سیاسیەکانی خۆیدا بڕیاری لەسەر ئەوە داوە کە ئەم چوارچێوەیە ببینێت هەتا ئەو بڕیار لەوە نەدات کە ئەم چوارچێوەیە ببینێت ئێمە لە چ چوارچێوەیەکیشە هاوار بکەین بۆ هەموو دنیا بڵێن جینۆساید ئەکرێن بڵێن مافەکانمان پێشێل ئەکرێن بە هیچ شێوەیەک نابینرێت هۆکاری نەبینینی ئەمەش چییە؟ هۆکاری نەبینینی ئەمەش ئەوەیە کە لە سیستەمی دەوڵەتدا ماف ئەو کاتە دەستنیشان ئەکرێت کە پێشێل ئەکرێت کچێک بم بچمە کڵەبێک بەڵام ئەگەر لە ئەڵمانیا بم ئەتوانم بە ئاسانی بچم چونکە هاوڵاتی ئەوێ ئەمە عەجایب سەیر ناکەن بەڵام لە کەرکووک بچی یەکسەر پرۆفایلێکی پرسیار سەرسوڵمان بۆ تۆ دائەنێت کە ئیتر هەمومان ئەزانین من مەبەستم لە چی بەڵام لە ئەوروپا کڵەب بۆ مانایە نییە هەموو کەس بۆ کەیفی خۆی و باهەیلێژ بۆ مەسەلەیەکی ئازادی ڕەها پێشێری هەندێک شتیان کردبێت بەڵام هەموو خوێندکاران سجن کران لێرەدا هەموو کۆمەڵگایە هەموو تاکێک بۆیە وتم بەلەدیە هاوڵاتیەکی ئەوروپی زۆر باش ئەزانێت کە بەلەدیە ناچارە چی بۆ بکات مەسەڵەن من بەیانی تەواوەسم یان ئێوارەکە ئەچم بۆ سەهۆڵەکە ئەخولێمەوە ناچار نیم ئەو هەموو خەشەڵ و خاشاکە ببینم ئەمە ژێکێکە لە مافەکانی من ناچارم پێش لە هەموو شتێک ئەو سەعاتە هەڵبژێرم کە کۆمەلگا قبوڵی ئەکات چونکە ئەگەر سەعات نوێ شەو من بەڕێ بکەم و بچم بۆ هەولێر لەوانەیە ئەو هاوڕێیە کە شۆفێری تەکسیەکەیە لەگەڵ ما زۆر جیاواز لەسەر من بفکرێت